نەوە تەواو ڕەسەنایەتی کوردیت پاراستووە لە شاری کەرکووک ئەمە جێگەی دەستخۆشی و پێزانینە وەکو بەر لە پرۆگرامی ژووتت بڕیارم داوایتر بە بەردەوامی جلی کوردی بکەم. بەڵێ ئەرەوەڵا من ئێستا ئەم ساڵ هەر لە بەهارەوە کە جلی کوردیم لەبەر کرد ئیتر لە ماڵیشەوە بە جلی کوردی و ئیشەکەم لە ماڵەوە بڕیارم ما جلی کوردی بێ ئەشتم بۆ بازار بە جلی کوردی ڕاستە هەنێ خەڵک یعنی سیرەکە بەلای بەڵام ئێستا ئەو شوێنانی کە ئەڕۆم ئیتر شارەزا بوون زۆر بەلایەنەوە ئاسایی شتەکە بەلایەنەوە ئاساییە. زۆر باشە زۆر هیواداریشم هەموو ژنێک لە کەرکووکە هەوڵ با زیاتر جلی کوردی لەبەرکات چونکە بەڕاستی ئەم شارە شاری فرەنەتەوەیە ئێمە بۆی کەلتور و ڕەسەنایەتی خۆمان لە یاد نەکەین ئەبێ دایمەن جلی کوردیمان لەبەرابێ و بە جلی کوردی و زیاتر بەدڵنیاییەوە. جا دەست بە پرۆگرامەکە و دەست بە بابەتەکەی ئەمڕۆمان بکەین مامۆستا بێخاڵ بەڕێستان ماوەیەکی دوور و درێژەوەکو بەڕێوەبەری باخچەی ساوایان لە کەرکووکدا کار دەکەن و ئەزمونێکی زۆر باشتان هەیە لە پەروەردەکردنی منداڵدا بەتایبەت لەو منداڵانەی کە تەمەنیان لە 4 ساڵ و 5 ساڵدا و لە باخچەی ساوایان وەردەگیرن. ڕۆڵی باخچەکان لە پەروەردەکردنی منداڵدا چییە؟ چۆن دادەی باخچەکە مامۆستای باخچەکە ئەبێت بە هاو بەشێک بۆ دایک و باوکەکە لە پەروەردەکردنی منداڵەکەیدا؟ بەڵێ خۆی باخچە ئەو شوێنەیە کە مناڵتیا گەشەی عقلی و جەستەی و فکری و هەموو شتێکی تیا گۆڕانکاری ئەکرێت چونکە بەڕاستی مناڵ 4 ساڵ لە لای دایکێتی لە نازی دایک و باوکیایەتی ئیتر کەسێکەی نەبینیەوە نەچۆتە ناو خەڵکە و نەچۆتە ناو مناڵانەوە نەچۆتە ناو کۆمەلگاوە کە دێتە باخچە ئێمە هەموو هەوڵی خۆمان ئەخەینە گەڕ بۆ ئەوەی ئەو مناڵە بگۆڕین. ئەجا کە ئێمە مناڵ وەرەگرین لە بیدایەتە بەنسبت باخچەی خۆمەوە هەتاکوی تقریبەن 20 ڕۆژ هیچ شتێک بە مناڵ ناڵین تەنیا پەروەردەیەکەن فێری دەستخۆشی و سوپاس و داوای لێبوردنی لەکەین. ئەم سێشتە چکە مناڵ زۆر بەرکەوتە هەیە لەگەڵ یەکتریا بە یەکتریا کێشنینەکەن بۆ ئەوی فێر بێ کە هەڵی کردو بێ داوای لێبوردنکە بۆ ئەوەی کە شتێکی لە مناڵەکەی کە دایە دەستی فێری سوپاس بێ. ئەوە لە لای ئێمە ئەو پەروەردەیە لە لای ئێمە زۆر گرنگترە لەوەی کە فێریوانە بێ. زۆر دایک و باوک دێ ئەڵێ وڵا باخچەکانی کە ئەو دەستیان کردوتەوانە من مناڵەکەم فێنە بۆ ئەڵێم لای من ئەبێ مناڵ جارێ فێری دەستخۆشی و سپاس و لێبوردن بێ فێری ئەوانەیەکەم ئەنج فێری وانەیەکەم. کەواتە لە سەرەتاشەوە ئاماژەم بۆ کرد ئەمڕۆ بابەتێکمان هەیە کە چۆن بوشەی بە یارمەتیت یاخود وشەی سوپاس فێری مناڵەکانمان بکەین. زۆر گرنگە کە تۆ مناڵی من یاخود مناڵی تۆ یاخود مناڵی هەر کەسێکی تر پێویستی بە شتێک بێت بۆ نمونە مامۆستا من ئەم گڵاسە ئاوم داوا لە تۆ کردووە ئەبێ بڵێم بە یارمەتیت ئەم گڵاسە ئاوم بێت یاخود کە تۆ داد بە من ئەبێ بڵێم زۆر سوپاس کە تۆ ئەزیێتت کێشە ئەرکت کێشە ئەمەدا من تا چەند گرنگە ئەم وشانە جگەلەوە کۆمەڵێک وشەی تر هەیە کە وەکو لە پەروەردەکردنی منداڵدا بەکاردەهێنرە زۆر زەڕورە منداڵ فێری بێت. بەڵێ وڵایی بە دڵنیاییەوە من ساڵانە 2 جار کۆبنەوەی دایکان و باوکان ئەەکەم لە وەرزی یەکەم بەجیا ئەیکەم لە وەرزی دووەم لە وەرزی یەکەمە زۆر ڕێنمایی دایکان و باوکانەکەم بۆ شتانە ئەڵێم ئێوە ئەبێ دایکان و باوکان هاوکار بن لەگەڵ ئێمەیە ئەگەر من فێری دەستخۆشی بکەم و ئەگەر من فێری داوای لێبوردنی بکەم بڵێم کە هەڵەیەکت کرد بەرامبەر مناڵەکەی داوای لێبوردن بەزەگە دایکەکە لە ماڵ پێ بڵێ ئەو مەسە مناڵ ئەیگێڕێتەوە فلان ناڵ دەیدام ئەو شتانە ئەگەر دایکە پێ بڵێ نا لی دەرەوە حەقی خۆت بکەرەوە معناوە دایک و باوک هاوکارنێ لەبەرەوە زۆر ڕێنماییانەکە مەڵێم تکایە ئێوەش هاوکار بن لەگەڵ ئێمێ ئەوانەی ئێمە فێریەکەین ئێوەش جا من ڕۆژانە گروپێکم داناوە پەیوەندیم بەردەوام لەگەڵ دایکان و باوکانەیە بەردەوام ڕێنمایی دایکان و باوکانەکەم چونکە لە ئێستادا دایکان و باوکان ڕێنماییان زۆر ئەوێکە بیکەی گەنجی ئێستا لەبەرەوەی جیلی ئایپاد و ئەم شتانە مۆبایل و ئەمانە زۆر کاریگەری لەسەر مناڵ هەیە ئەجا بەداخەوە مەسەلەن دایکان لەبەرەوەی خۆیان ئیش بکەن مەجالێ بۆ خۆیان وەرگرن مۆبایلێن دەست مناڵ ئەمە زۆر زەرری زیاترە بۆ مناڵەکە وەگلەوەی کە سوودی هەبێت. باشە هەنێک جار مامۆستافم کە باسی ئایپاد و مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیەکانت کرد لە تەمەنێکی بچووکەوە بۆ نمونە من بەداخەوە مناڵم بینیوە تەمەنی 3 ساڵ بووە ئایپادێکی بەدەستەوە بووە و ئایپادەکەش تایبەت بووە بۆ مناڵەوە تا ئایپادی ماڵەوەژ نەبووە بڵێن بۆ چەند کاتژمێرێک بەکاری بهێنێت بۆ ماوەیەکی دوور و درێژ لە لای ئەو مناڵە بۆمە کاریگەری لەسەر گەشەی مێشکی مناڵەکە ناکات یاخود کاریگەری لەسەر زمان و ئاخاوتنی مناڵەکە ناگادانێک مناڵ هەیە تەمەنی سەر و 6 ساڵە بەڵام تاکو ئێستا ناتوانێت ڕستەیەک زۆر بە باشی بە یەک جار دەرببڕێت هەمیشە بە چەند پارچەیەک ئەتوانێت ڕستەیەکت بۆ دەرببڕێت.
و زۆر ڕاستە ئەو ئایپاتە زیانی زیاترە وەک لەهین دایک ئەتوانێت ئەنوا ئەشکال ئێستا یاری هەیە کە لە ماڵەوە مناڵەکە با خۆی بە یاریەوە مەشغوڵکە با دایک لە کاتی خۆی بگرێت چیرۆک بۆ مناڵ بگێڕێتەوە چیرۆک زۆر گرنگە کاریگەری زۆری هەیە بۆ سەر مناڵەکە چیرۆکەکان یعنی پەروەردەیی بێ تۆ لە ناو ئایپاتیانی تەسەورەکەی من مناڵم تۆمار کردووە هاتووە جا من کە مناڵ تۆمارکەم هەتا قسەی لەگەڵ نەکەم نەزانم زمانی چۆنە ئەتوانێ قسە بکە ناوی نانووسم ئیتر ئەڵم بۆ قسە ناکە ئەڵێ وەڵام مامۆستا ئەمە بەس ئینگلیزیە زانێ وەڵام مامۆستا مناڵێک کۆری ینی فێری زمانی کۆری و لە ئایپاتەکەەوە ئەی باشە دایک و باوک دەوری ئێوە چییە واتان لە مناڵەکە کردووە شانازیشی پێوە کردایکەکە کە ئەی ئەو زمانە زانێ من هیچ کاتێ شانازی بەوە ناکەم کە زمانی خۆم نەزانم بە زمانێکی کە شانازی بکەم ینی بەردەوام ڕێنماییانەکەم ئەڵێ ئەمە کاریگەری زۆرە بێ لەسەر مناڵ ناتوانێت زمانی دایک قسە بکە سبێش ناتوانێت بە زمانی دایک بخوێنێ باشە زیاتر چی بکرێت لە باخچەکاندا بۆ ئەوەی ئەم بابەتی کە تۆ ئاماژەت پێکرد ئەو تایبەتمەندیەکان یاخود وشەکانی سوپاس و لێم ببوورە و داوای لێبوردن و ئەوانە یاخود پەروەردەیەکی تەندروستی منداڵ ببێت بە نەریتێک لە سەرجەم باخچەکاندا تەنها ئەوە نەبێت تۆ باخچەیەکی ساوایانت هەیە هەوڵ بدەیت ژمارەیەکی زۆر لە قوتابی و خوێندکار وەربگریت لە منداڵ وەربگریت و بڵێ بەڵێ باخچەکەی من ئەو نە مناڵی تایە ئەوە نە فێرخوازەم هێنا تۆ ژمارەیەکی کەمتر وەربگرە بەڵام پەروەردەیەکی دروستترت هەبێت چی بکەین بۆی ئەمە بێ بە نەریتێک و پەروەردەیەکی جوانتر لە باخچەکاندا هەبێت ئەبێ مناڵ کە دێتە باخچە ئەبێ ژینگەکەی بۆ بخڵقێنی ژینگە بۆ مناڵ زۆر گرنگە ئەجا ژینگەکەش چۆن ئەخڵقێ مەسەلەن تۆ لە باخچەیە شوێنی یاریەکەی کاتی یاری نیو سعات مناڵ چونکە نیو سعاتە لە پێشا بەیانیان یەکەی گشتیە لە 8:30 دوای بازنەی بەیانیان هەتا 9:30 یەکەی گشتیە لە دوای یەکەی گشتیەوەی تر نیو سعات ئەمە وانەی تەرفیهیە وانەی ئینگلیزیە ئەبێت تو ئەو کەشی بۆ بڕەخسێنی بۆ ئەو مناڵەکە باخچەکەی لەلا خۆش بێ ڕێگەی پەروەردەیەکات مەسێسە من بۆ نمونە نیو سعات چیرۆکە بە مامۆستای چیرۆکم و تۆتمە ئەبێت چیرۆکی پەروەردەیی بۆ مناڵەکان بگێڕیتەوە بۆی هەتا وانەی لێوەرگرن لەگەڵ ئەوەشە ئەبێ لە ڕێگەی یاریەوە بێ چیرۆکەکەم مەسەلەن دووما بێت دەستی بجوڵێنێ مامۆستاکە بۆ ئەوەی مناڵەکە چێژی لێوەرگرێ و لێوەی فێر بێ بە هەمان شێوەش لە کاتی وانەکانیشدا لە باخچەکانە سینی لمماندانا خۆی ئەبێ لە باخچەیە حەوزی لم هەبێ لە باخچەیە حەوزی تۆپ هەبێ مناڵ بچێتە ناوی چونکە مناڵ بەچی گەشاکە بەچی فێرە بێ لە ڕێگەی یاریکردنەوە لە ڕێگەی یاریکردنەوە فێری هەموو شتێکە بێ و جوانترین پەروەردەشە ئەجا لەبەر ئەوە من سینی لە من بۆیان داناوە مامۆستا کە پیتیان فێر ناکە ئەڵێم لە ناو لمەکە بۆی بنووسە مناڵ چێژ لەوە ڕێگرێ هەدای من حەزی لە خۆڵ و لە لم و ئەوانە یاری پێ بکە ئاوە ئەو حرەکانێکەکە مناڵ چێژی لێوەرەگرێ بەڵام لەگەڵی چێژی لێوەرەگرێ لێشیەوە فێرە بێ بەدڵنیاییەوە باشە مامۆستا ئاماژەت بە یاری و ئەو کەشە تەرفیهیە کرد کە لە نێو باخچەی ساوایاندا هەیە هەنێک یاری لە ئێستا هەیە وەکو یاری هزرەکان بەکاردەهێنرێت لە شوێنە گشتیەکان و لە مارکێتەکان مارکێتینگی پێوە دەکرێت کە ئەوە مێشکی مناڵ بەهێز دەکات ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر مناڵەکە وڵات بە دڵنیاییەوە کاریگەری هەیە بەڵام ئایا ئەوە لە باخچەکانە بەرجەستەیان نەخێر باخچەکان هیچی تیانە بەڕاستی ئەوەی خۆمان وەکو بەڕێوبەر یعنی هەموو بەڕێوبەرێکی باخچە بەڕاستی ئێستا ماندووە خۆی هەوڵەیە بۆی شت دەستە بەرکا بۆ مناڵەکانی ئەو شتانی کە سوودی هەیە بۆ مناڵ و مناڵ سوودی لێ ئەبینێ و چێژی لێ ئەبینێ لامان کاتە و لە ڕێەوە فێری پەرودەیەکی بچکە ئەرکی ئێمە چییە ئەرکی ئێمە ئامادەکردنی مناڵە بۆ قۆناغی سەتایی ئەرکی ئێمە ئەوەیە کە مناڵەکانمان بە باشترین پەروەەردە هەوڵ بین کام پەروەەردە تەندروستە بۆ ئەوی مناڵێکی تەندروست بکەینە ناو کۆمەلگاوە بەس بەداخەوە یعنی لە باخچەکانە ئەو شتانە نییە جیاوازی هەیە لە نێوان باخچەکانی ئێمە و باخچەکانی هەولێر و سلێمانی ئێستا ئێمە لەسەر پرۆگرامی ئەوە ئەڕۆین بەڕێوەکە دوای یەکەی گشتی مناڵەکان بچنە سوچەوە ئەو سوچانە چییە سوچێک سوچی ماڵە باجێنێ سوچێک سوچی میکانویە سوچێک سوچی درامایە ئەو بابەتی کە خوێنویەتی لەو سوچانە بە درامە بە تەمسیل بەرجەستەیەەکە
لە سوچی ماڵە باجێنە بە هەمان شێوە لە سوچی خشتێک بۆ نمونە لەسەر ژمارە چوار لە بیرکاری ژمارە چواری فێر بوو ئەو ڕۆژە ئیتر لەوێ ئەچێتە سوچی میکانۆ لەوێ بە میکانۆ مامۆستا بە تەباشیر لەسەر فەرش خەتی کێشاوە ژمارە چواری نووسیوە مناڵەکە بە میکانۆ دروستی ئەکا ئەو کاتەی ئەو مناڵە کە فکری ئەیە بەو میکانۆی لەسەر ئەوە ئەیکا معنای وایانە هەم یاری کردووە هەم فێریش بۆ مناڵەکە جا ڕێگەی یاری زۆر زۆر گرنگە لە باخچەیە کە بەداخەوە لە لای ئێمە ئەو شتانە بەرجەستنی و ئەبێ خۆمان هەوڵی بۆ بین باش مامۆستا تۆ ئاماژەت بۆ کرد کە لە باخچەکاندا سوچ دروست ئەکرێ و لە ڕێگەی میکانۆ هەندێک بابەت ئەکرێ بەڵام بەر لە پرۆگرامەکە من و تۆ کەمەڵە گفتوگۆمان کرد باست لەوە کرد کە بۆ نمونە بە دیاریکرێ بە باسی باخچەکەی خۆت بکەین لە باخچەکەی خۆتا ساڵانە ژمارەیەکی زۆر زۆر لە منداڵ وەردەگری کە لە ڕووی بیناوە یاخود لە ڕووی شوێنەوە بۆ ئەو ژمارە زۆرە گونجاو نیە یاخود زۆر زۆر زیاترە لە حەدی بیناکە ئەتوانن لە ژمارە زۆرە ئەو بابەتانە ئەنجام بدەن لە کاتێکە ئەو هەموو مناڵت لەلابێ ئەتوانین بۆ نمونە سوچی میکان و سوچی دراما ئەو جۆرە بابەتانە بکەن بەڵێ ئێمە ساڵان ئەوانەمان نەتوانی بەکاربێنین لەبەرەوەی ڕاستە ژوورم کەم بوو بەڵام کەڕەوانەمان هەبوو 4 کەڕەوانە بە ئەمری وەزیری تربیە ئەو کەڕەوانەیان لا بروتیانەوە تەندروست نییە بۆ مناڵ ئیتر بەڕاستی من زۆر هەوڵیشما کە ئەو کەڕەوانانە لانەبن وتی لەسەر مەسئولیاتی خۆت تەوقعی کە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان مناڵەکان لە ناو کەڕەوانەشتیان لێ بەسەر هات لەسەر مەسئولیاتی خۆت ئێمە لای نابن تر ناچار بووم وتم نالای بەرن ئەو کاتە هەموو سوچێکمان بەکارێنە بەس ئێستانە من ساڵی پار 350 مناڵم تۆمار کردووە 250 مناڵ ماوەتەوە یعنی ئەو 250 مناڵە تەوزیع بۆ بەسەر 2 پۆلە واللهی زۆربەی مناڵەکان یعنی نازانم جێگەیان هیچ ئیسراحەت نەبوو ئیتر من چیم ئەکرد لە تاوە هەفتەی ڕۆژێک ئەوە لە نەریتە لە باخچەی منە هەفتەی ڕۆژێکم پێنجشەمانم کردووەتە ڕۆژێکی تەرفیهی بۆ مناڵ هیچ وانە ناخوێنن ئەبێ چیرۆکە لە قاعەکە یاریان پێکەی ئەنوە ئەشکاشتیان پێکەین بۆی مناڵەکان بێزار نەبن لەو قەرەباڵغیە باش ینی یەک جاری لە نێو باخچەی ساوایانی هەڵاڵە 2 پۆل هەیە بۆی مناڵ لێی دابنیشێت بەڵێ جا من بەڕاستی چوومە لای کاک ڕێبوارتەها داوای ژوورم کرد وعدیامێ بەڵام هەتا ئێستای چوومە لای دکتۆر ئەندامی ئەنجومەنی محافەزە هەمویان چووم ئەنجا چوومەتە لای خێرخوازان شوێن نەماوە بڵێم بابە 2 ژوور هیچی تێناچێت ئەو ساحە گەورەیەم هەیە لە پشتەوە هەتاکەی مناڵی کورد دەربەدەر و ئاوارە بێ و لە کۆڵانە پەروەردە بێ من ئێستا بێت یعنی داوای لێبوردن لەو دایک و باوکانە بکەم کە لە دوای 16 مانگەوە دەسەکەمە تۆمارکردن مناڵەکانیان وەرنەگرم حەقی خۆشیانەکە مناڵی 4 ساڵ و 5 ساڵ ئەبێ لە باخچە بێ ئێستا من ئەم ساڵ ئەبێ ئەفزەلیە بم بە مناڵی 5 ساڵ لە بەرەی مناڵی 5 ساڵ 1 ساڵ لە لامە دوایی ئەچێتە قوتابخانە ئەبێ هەر باخچە ببینێن ئەبێ بەبێ باخچە بڕاتە ناو قوتابخانەکانەوە بەداخەوە ئێمەش بە ئومێدین کە لانی پەیوەندیدار بە یەکدەم بەنگازەکەی ئێوە بێەوە بتوانن ژوورێک زیاد بکەن یاخود کۆمەڵێک ژوور زیاد بکەن لە نێو باخچەکەیەگەتی شوێنی شەیە لە باخچەکەوایان بەڵێ جێگا زۆرە باشە ئەو بابەتانی کە لە باخچەی ساوایاندا ئەخوێندرێت لەگەڵ ئەو بابەتانی کە بۆ نمونە لە باخچەی ساوایانێکی ئەهلیە ئەخوێندرێت بەڵێ جیاوازیان هەیە لە ڕووی مەنهەجەوە بەڵێ خۆی لە ڕووی منهەجەوە جیاوازی نییە بەس جیاوازیەکەی بینی باخچەی حکومی و باخچەی ئەهلیە زانی چییە باخچەی ئەهلی هەموو شتێکی یاری ئەتوانێت دەستە بەرکار لە بەرەوەی پارە لە دایکان و باوکانە سەنێ بەس ئێمە هیچ بڕەپارێک لە دایکان و باوکان ناسەنین ئەمە یەک دوو هەمین مەسەلەن دایک و باوگیە ئەڵێ وەڵا من کچی خوشکەکەم لە فلان باخچەیە ئەوە دەفتەریان پێ و قەڵەمیان پێ ئەڵێم نیهائیە نابێ قەڵەم بدرێتە دەست مناڵی 5 ساڵ و 4 ساڵ ئەم ئێسقانانەی ناسکە عەزیەتیەگا نابێ منعان باتەن عەرەبەکەوتی نابێ قەڵەم بدرێتە دەست مناڵ بەس لە ئەهلیەکان قەڵەمەیەنە دەست مناڵ و دەفتەر بەداخەوە دایک و باوکی ئێسەش هەر ئەوەیە خۆکە ئەینێرێتە باخچە جارێ پەلەیەتی مناڵەکەی فێری پیت بێ فێری ژمارە بێ پەلەی ئەوەی نییە کە من جوان جوان جارێ لە پێشا پەروەردەی کەم و فێری زمانێکی پاراوی کەم من ئێستا ڕۆژانە بەلای پۆلەکانە ئەڕۆم هەر مامۆستای گوێم لێ بێ قسەکەی بەنەوعی بێ کوردیەکە هین نەبێ یەکسەر بۆی ڕاستەکەمەوە
چونکە ناکرێ مامۆستا لە باخچەیە مامۆستا لە قوتابخانەیە بەو زمانە قسە بکە کە لە ماڵەوە قسەی پێەکە ئەبێت تۆ مناڵ پەروەردەکەی مناڵی کورد پەروەردەکەی بێ فێری زمانی کوردی پاراوی بکەیت ئەجا لەبەر ئەوە یعنی بەداخەوە دایک و باوکەت پەلەی ئەوەتی مناڵەکەی فێری پیت بێ و فێرین بێستا لای من یعنی چوارش زۆر گرنگە لە باخچەیە کە فێری کەم یەکەم فێری ژینگە پارێزی بکەم ژینگەی خۆش بێ ئەوەش هەفتەی هەموو هەفتەیەک 6 مناڵم داناوە ئەی ژینگە پارێزە ئەسوڕێتەوە باخچە چۆ پیس بێ هەڵێگرێتەوە پاکیەکاتەوە بەو شێوەی فێریەکەم کە چۆن نیشتیمانی خۆش بێ کە چۆن خاکی خۆی خۆش بێ وڵاتی خۆی خۆش بێ گەڕێکی خۆی خۆش بێ یعنی ئەوە بەیانیان لە بازنەی بەیانیانە بە مناڵەکان ئەڵێم ئەگەر ئێمە ژینگەی خۆمان خۆش بێ چیەکەم بەجارە 250 مناڵ هاوارە کاڵێ ئەبێ بە پاک و خاوێنی ڕایگری لای منەوە گرنگە فێری نیشتیمان پەروەریکەی فێری پەروەردەیەکی جوانێکی فێری زمانی کوردی بکەیت ئەنجاش بابەت و دەرسەکان بەدڵنیاییەوە باشە مامۆستا بەداخەوە هەنێک جار بە دیاریکراوی لەو شوێنانەی کە دوورە دەستن لە باخچە دوورن باخچەی ساوایان لێیانەوە دوورەیە خۆت لە دێهاتەکانن بە ئێستاشەوە مناڵەکانیان نانێرن بۆ باخچەیە خودت ئەڵێن پێویست ناکە باخچە ببینێت من خۆم لە ماڵەوە هاوکاری ئەبم بەڵام وەکو ئەوە نییە کە تۆ کەشی باخچە ببینێ لەگەڵ مناڵی تڵ تێکەڵ بێ ئەو بابەتانێک فێر بێت کە لە باخچەیە هەیە لە باخچەوە ئەکرێت کە خۆشەویستی بۆ قوتابخانە دروست بێت چی بکەین بۆی خۆشەویستی لای منداڵەکانمان دروستکەین بۆ قوتابخانە سپێنێ و دووسپەی من پێویست نەکا لەگەڵ مناڵەکەم کە پۆلیەکی سەرەتایە بچم لە پۆلەکەیە دابنیشم یاخود باوکی پێویست نەکا بچێ لە بەردەمی قوتابخانەکەیە بووە سێتاک و کوڕەکەم یاخود کچەکەم کاتی داوامی تەواو ئەبێ و لەگەڵ خۆمە بیگەڕێنەوە چووکە بە تەنیا تحمل ناکە و دەست بە گریان ئەکات بەڵێ واللهی من هەموو کاتێ ئەڵێم لە کاتی کۆبوونەوەشە ڕێنمایی دایکان و باوکانەکەم مناڵ کە دێتە باخچە ئەو کاتە کەسایەتی بەهێزە بێ کە ئێستا من هەموو مناڵێک کە دێتە باخچە لە دەرگای مەدخەلەکەەوە ئاوە باوەشی بۆ گرمەوە باوەشێکی تۆنگی پیاکەم بۆ ئەوەی ئەزانم کە ئەو لە ماڵەوە ئەکیید دایکی باوەشی پیا کردووە دایکی بەناز بەخێوی کردووە و نردێتی بۆ لای من بۆی هەمان ئەو هەست و سۆزە منیش بیەمێ بۆی باخچەکەی لەلا شیرین بێ لە هەمان کاتیشە مامۆستاکان بە هەمان شێوە بە چاودێرەکان ئەڵێم چۆن مناڵی خۆتان بەخێوەکەن ئەمانە شۆک و مناڵی ئێوەیە ئەجا مناڵ کە لە بیدایەتی مناڵ وەرەگرم دێت بۆ باخچە ئیتر مناڵەکان ئەگرین خۆ دەزانی لە بەرۆی لای دایک و باوکم و گیانە بوونەتەوە لە حیاتی نایەڵم یەک مامۆستای یەک چاودێرە تەلەفۆن کات بە دایک و باوکەکە بڵێ مناڵەکە تەگری ئەڵێم مناڵ بە گریان شت دەستە بەرەکە بۆ خۆی با بگری قەینا ڕۆژێک ئەگری دوانەگری سیانەگری ئیتر ڕایەت ئیتر من کەشێکی خۆشی بۆ هینەکەم هەموو پێنجشەمانێ بۆیانەکەم بە سەیران ئەڵێم جلی کوردی لەبەرەکەن حەزت لە چ جلێکە لە بەریکە ئەم شتانە جگە لەوەش لە بینەوە ئەچم بە مامۆستاکە مەسەلەن ئەڵێم تۆ بڕۆ دانیشم قسەیان بۆ کەم چیرۆکیان بۆڵم گۆرانیان بۆڵم خۆم گۆرانیان بۆڵم وایان لێکم کە باخچەکەیان لا خۆش بێ و هین بێ بەداخەوە من پێم ناخۆشە ئەگەر دایک و باوکێک بیرەوە بکاتەوە بڵێ من لە ماڵەوە مناڵەکەم فێرەکەم و ناینێرم بۆ باخچە لە باخچە فێر ئەبێ کە چۆن قسە ئەکا کە چۆن هاوکاری هاوڕێکانێکە کە چۆن ڕێز لە خۆی گەورەتر و لە خۆی بچووکتر ئەگرێ ئەوە گرنگە زۆر زۆر باشە مامۆستا جگە لەوەی کە باسی ئەوەمان کە کە لە باخچەکەی ئێوەیە ژوورتان پێویستە و کەم کوڕی هەیە چیتر پێویستە لە باخچەی ساوایان هەبێت بەڵام بەداخەوە لە باخچەکەی ئێوەیان نیە داواکاری ئێوە چییە بۆ ئەم ساڵی خوێندن کە وەکو باست کرد لە 16 مانگەوەی تر وردە مناڵی تازە وەرئەگرن بۆ ئەو مناڵانش کە لە پارا لەگەڵتان بووە و 4 ساڵ بووە بۆ ئەم ساڵ لەگەڵتانە بەردەوام ئەبن کە تەمەنیان 5 ساڵە چیتان پێویستە چیتان بۆ بکرێ بۆی بتوانن پەروەردەیەکی جوانتر بە مناڵی کورد بدرێت وایە وەڵاهی لە ئێستایە ئەوەی زۆر زەڕورە جێگایە کە ئەگەر من جێگایەکم بۆ دابین بکرێ من حوشەی ئەو دیمۆ مەسافەیەکی زۆر گەورەیە جێگەی 4 ژووری شەبێتەوە بەس من ناڵێم 4 ژوور ئەگەر کەسێک کە بێ خێرخوازێکە بێ 2 ژوور بۆ من بکە ئێمە مناڵانمان بێ بەش نابێ لە باخچە بەڕاستی دوایەوە یعنی جۆرەکانی یاریە قەیچێکە ئێستا باخچەکانی سلێمانی و هەولێر کە مناڵ تۆمارەکەن بڕێ پارە لە دایک و باوک ئەسەنن بۆ پێداویستی ئێمە هەموو کتابێکی وەزارەی هەرێم لە لای ئێمە ئەڕوا کەچی بۆ ئەوە ئەڵێ ئێمە سەر بە بەغای نابێ بەغا قوبوڵ ناکە ئەی باشە بۆچی بۆ ئەوە ئێمە
بە قسەیان بکەین ئەی بۆ لەوەیە بە قسەیان نەکەین ئەی ئێمە کێ پێداویستیەکانمان ئەی باشە هەتاکەی بەڕێوبەر یعنی بەڕاستی من لە خۆم وەسەیرەکەم هەموو بەڕێوبەرەکان هیلاکن هەتاکەی بەڕێوبەر هەر بچێتە دەرگای خەڵک و لەم دەرگابە و لە دەرگابە بڕوایت بێت چوومەتە دەرگای مەسوولێک لە ناوی ناهێنم لە ڕیزی ڕەوزەکەی خۆمە 3 جار چوم نەمتوانێت من ئەو مەسوولە بینم کەوتیان زۆر خێرخوازە و شت بۆ خەڵکەکە دوای 3ەم جارەکە سەری 4ەم جارێک کە چوومە دەرگاکەی کوڕەکە هاتە دەرەوتم کاکە وەرە پێت بڵێم من محتاج نیم هاتوومەتەم دەرگای تۆ من موچەم لەسەر بەغایە من خاوەن خانووی خۆمم خاوەن سیارەی خۆمم من هاتووم مناڵی کورد پێویستی بە هاوکاریە وەرن هاوکاری مناڵی کوردکەن یعنی من تێناگەم ئەم هەموو پرۆژەیە لە کەرکووکە کرێ ئەی بۆ نایەن بە دوو ژوور بۆ من کەن من لە پارەوە هاوارەکەم و دادەکەم ئەڵێم وەرن ژوور بکەن مناڵی کورد بێ بەشە بێ و مناڵی کورد دەبێت لە کۆڵان بسوڕێتەوە 5 سنووری گەورە لەسەر ئەو باخچەیە یعنی ئەوە زۆر ضرورەکە بۆمان بکرێ من ئەوە لە هەمووی بە ضرورتر ئەزانم چونکە شتەکانی کە هەرچی چۆنە بێتوانیمە بەڕاستی دابینی کەم ئیتر من ساڵی پار کومبارەکانم کۆن بوو زۆر سپاسی کاکە ڤاڵدارا کە مناڵەکەی لەلام بوو بەڕاستی هەوڵێکی زۆریە هەتاکو هەموو باخچەی بۆم کومبار کرد ئەوە ئێمە مەمنونی چونکە مناڵ گوناحە تاوانی چیە بێ لەسەر کومبارێکی کۆن و خۆڵاوی دانیشێ مناڵە بێ ژینگەکەی ئەگەر ژینگەکەی بۆ خۆش نەکەی لە باخچەکەیان نامێنێتەوە بەڵام من ئەوەنە باوەش بە مناڵەکانەکەم ئەوەنە بە قوربانیانە بم و گۆرانیان بە گۆرانی بەیانیان استیقبالیانەکەم ئیتر هەمووی منیان خۆشە ساغ بێت یاخوانمونەت زۆر بە مامۆستاگیان زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی ئەمڕۆ بە ئومێدم توانی بێتمان سوودێک بە دایک و باوکان و با مناڵانیش بگەێنین کە لە باخچەیە چی ئەکرێ بۆ ئەوەی زیاتر باخچیانە لا خۆشەویست بوو زیاتر دایک و باوکانیش بیلۆ بکەنەوە کە مناڵەکانیان پێویستە کە کاتێک تەمەنیان بوو بە 4 ساڵ و 5 ساڵ ئیتر لە ژینگەی ماڵەوە دەربچن و بنێردانە باخچەی ساوایان زۆر زۆر خۆشحاڵم دووبارە بەخێرەوەی زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتەتان ڕوخسان و داواشتان لێ ئەەکەم لەم بەرنامانە زۆر بێکە کەسانی دەروون ناز بۆ ئەوەی دایک و باوکان وشیارکەینەوە کە چۆن پەروەردەی تەندروست بکەن لە ماڵەوە بۆ مناڵەکانیان و چۆن مامەڵە بکەن و هەمان شێوەش مامۆستا و چاودێری باخچە ئەو گوێی لەو بەرنامە بە پێزانی ئێوە بێ ئینشاءڵڵا بە هیوام هەمیشە دووبارە بێتەوە و لە ڕێگەی بەرنمەکەی ئێوەشەوە داوای لێبوردن لەو دایک و باوکانەیەکەم کە ئەم ساڵ دڵیان ئەشکێ مناڵیان وەرناگرم لەبەرەوەی کە هەر ئەتوانم 100 مناڵ وەرگرم لەبەر جێگاکەم دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بۆ تۆ بابەتێکی ترمانە یار سەبارەت بە پەروەردەکردنی مناڵە چی بکەین بۆ ئەوەی وشەی سوپاس و وشەی بەیارمەتیت یاخود وشەی داوای لێبوردن ئەەکەم فێری مناڵەکانمان بکەین لە بەردەوام ئەبین و دوا بەدوای ئەم بابەتە وشەی بەیارمەتیت و سپاس لە پەروەردەی منداڵاندا دوو وشەی زۆر گرینگە وشەی بەیارمەتیت لە کاتی داواکردنی شتێکدا